ئێمە خۆمان ئامادەکەین بۆ نەورۆز چکە نەورۆز نەتەوەیینێکی کووردە ئەبێ هەموو کاتێک خۆمان ئامادەکەین نەک هەر ڕۆژێک بێت نەک هەر بڵێن کاتێک بێت ئەبێ هەموو کاتێکم هەستەمان هەبێت ئەبێ هەموو کاتێکەوەمان هەبێ خۆ هەموو کاتێک این کێشەکە بەس حکومت نییە زۆربەی کات خۆشمانین خۆشمانە بێت ئێستا بۆ نمونە گەر شوێنێک پیس بێت خۆ حکومت نییە ئەبێ خۆت هاوکار بیت ئەچی بۆ سەیرانێکیان ئەچی بۆ شوێنێک ئەبێ خۆت بیت خۆ حکومت لەگەڵت نییە خۆشت نییە هەموو کێشەکان بەس حکومت بێ ڕاستە لایەنێکی ئەوەی هەیە بەڵام ئەبێ هەموو کاتێکیش خۆشمان هاوکاریەوە بین ئەبێ هەموو کاتێک زیندوو بێت چکە ئێمە بۆەوە ناسراوین نەتەوەی کورد بەوە ناسراوە کەلتورێکە چۆن هەموو وڵاتەکان کەلتوری خوانیانە ئێمەش ئەو کەلتورەمانە بێ ئەبێ هەموو کاتێکەوە ڕەمزێک بێ بۆمان بۆ هەموو کاتێک بەنسبەت هەستی نیشتمانی وانەیە وەڵڵاهی ئەگەر باسی نیشتمانی بکە بەڕاستی خۆی کەس نەیماوە بەڵام هەچی چۆنێ بێ هەر کوردین ئێمە بەنسبەت نەورۆزی شەوە نزیکە بێتەوانێ ضرورە ئەگەرێکێ لە نەورۆزی شانە بێ ئەگەر دڵی خۆش بێ هەموو کاتێ هەر نەورۆزە بۆ تۆ من خۆم لانێ مەسەلەن نەورۆز نەکەم بەڵام کاتی کە شتیکە زۆرە تەعویزی ئەو نەورۆزە بەمەوانێ نابێتە ئەوەی کەیتر من بزات لەو ڕۆژەیە خۆشی خۆم دەربڕم بۆ ژیان بۆ هەموو شتێک ئەنجا ئەگەرێکی هەچ کەسێ لای خۆیوانێ مەسەلەن پاگراگرتنی دەوروبەرە ژینگە ئەمەش ئەبێتە هەستی نیشتیمانی هەر بۆ وڵاتەکە هەر خۆشەویستیەکە دەریا بڕیت بەس ئایا خەڵک هەمووی وایە بڕواتە بێ کەس نەیماوە کەس من لە لای خۆمەوە ئەگەر چوادۆرەکەی خۆم پاکەمەوانە تۆ ئەو وابزانم یعنی هیچ کێشێکمان نامێنێ ضرورە بەرزڕای بگرین بەس هەموو شۆک و خۆشی ڕابگریتەوانێ گۆڕانکاریتیانەکەی بەڕێی من وەکو خۆی بێ دەقاوتەق خۆی بێ تەسەورەکەم بەسەریا هاتووە بەسەر وەکو ئەو ساوەکە و سانەماوە من ئێستا کاتی خۆی عنی مناڵ بووم نەورۆزی ئەو کاتم پێ خۆشتر بوو تا ئێستا هی ئەو کاتە زۆر خۆشتر بوو جا هەستی شەکەم ئەو کاتە هەموو یەک دڵ و دەرونی هەبوو ینی خۆشیەکەی بەیەکەوە دەرەبڕی ئێستا لەوە ئەچێت مەسەلەن وەجبەیەک لە ڕقی یەکێکی تر شتێکی کاکە یعنی کردویانە بە چاولێکەری ئەوەش کراوە بە چاولێکەری ئەرە وڵا پێویستە ینی نەورۆزۆک و خۆی کەلتورێکی کوردیان بمێنێتەوانێ دەریبری ئەو خۆشیە دەربڕی لەگەڵ کەس و کاتە لەگەڵ هاوڕێکانتە هاو نیشتیمانیان ئەنی هەمووی بەڕاستی هەمووی بەیەکەوە نەورۆز لای من هەستێکی نەتەوایەتی زۆر بەهێزە کە لەو ڕۆژە مەسەن کورد ڕزگار بۆتیایە سربەخۆیی وەرگرتووە هەمیشە خۆمان ئامادە ئەەکەین بۆ ئەوەی کە مەسەلەن جلی کوردی تازە بکەین ئێستا من خۆم لێرە ناژیم بەساتوم لێرە جلی کوردی ئەەکەم مەسەلەن بۆ کچم و خوشکەزام و کەس و کارم لەوێ قاعی گەورەمان گرتووە هەموو لە بەریەکەین هەموو گۆرانی نەورۆز و هەتا مناڵەکانیش من فێر کردووە طبعا هەموو کەسێ هەستی کوردایەتی تایە من بەنسبەت خۆمەوە با قسە بکەم تەنانەت لە زۆر لە مەناتیقەکانی سویدا ئاگرەکرێتەوانێ ئەوێ زۆر ساردیش هەموو چن لەبەر ئەو ئاگرەیە مەسەلەن ئەوەستن و هەڵەپەڕن و گۆرانی نەورۆز ئەڵێن و مەسەلەن هەسمانتیا هەیە بەڕاستی ئەو نییە من خۆم چەند ساڵە لە ئەوروپا ژیم ئێستا تەمەناکەم بێمەوە بەخۆم لێرە بژیم وەکو کوردستان مەسەلەن نا هەمیشە واین مەسەلەن ئێستا تۆزێ کاڵ بۆ تەوانێ بەڵام ساڵانی پێشوو مثلا معدل هەموو عوتڵەیەک مثلا حەفلەکانی مثلا هونەرمەندە کوردەکان ناسری ڕەزازی و نەجمی غوڵامی و ئەوانە معدل مناڵمان بردووە و عایلەوی و جلی کوردی جانمان لەبەر کردو و لێ بەشداری ئاهەنگی کوردیمان کردووە طبعا ئێمە هەمیشە ئەو هەستەمانتیایە و مناڵەکانم مەسەلەن لەوێ لەدایک بوون 40 ساڵە کچەکەم کوردیەکی پێرفێکت دەکو من قساکە بۆ نمونە ئەوش هەستێکی کوردایەتیە کە من بتوانم مناڵەکانم مەسەلەن لەوێ بە کوردیەکی تەواو پێرفێکت بە زمانی خۆمان قسە بکەن بە دڵنیاییەوە پێویستە هەموو ڕۆژێکمان بەرزڕاگرتنی هەستی نەتەوایەتیمان بێت.